و لێرەوە دڵنیایی دەدەینە هاوڵاتیانی سنووری قەزای کۆیە کە تا ئێستا هیچ حاڵەتێکی پۆزتیفمان نییە لە سنووری قەزای کۆیە ئینشەڵڵا ناشمان بێت و ئەوە تێدەپەڕێت بەڵام پێویستیمان بە هاوکاری و هەماهەنگی هەموو خەڵکی سنووری قەزای کۆیە هەیە کە هاوکارمان بن لە خۆپارێزی ئەوەی زۆر زەڕور نەبێ بانەیەتە دەرەوە ئەوەی زەڕور نەبێ با سەفەر نەکات نەسێتە سنووری دەرەوەی قەزای کۆیە و بۆ ناحیەکانیشەوە هەمان شتا و خەڵکیش دڵنیا دەکەینەوە کۆگاکان من پێشەوەی بێمە ئێرە کۆگاکانی خۆراک و کەلوپەل لەلام بوون نوێنەریان خۆراک و کەلوپەلێکی یەکجار زۆر هەیە خەڵکێک هەیە دەیەوێت و هەلە بقۆزێتەوە بچێت لە مارکێتەکان لە کۆگاکان ئەو شتانی کە پێویستە بۆ نمونە شتی هەفتەیەکی پێویستە دەچێت شتی دووسێ مانگ دەکڕێت پێویست ناکە ئەو شەوەشیاتە دروست بکەن ئەوەی تا ئێستا ئەوەی حاڵەتێکە هێنرا سێزدەیە ئەوانەی لە خێوەتگەکە ماونەتەوە یازدەیان لە کۆیە بوو دووشیان لە تەختەق و ئەو نەخۆشەی کە لە تەختە گواستومانەتەوە ئێمە بۆ کۆیە نەخۆشیی تری شەر بوو دوێنێ لە بەندیخانە هێنراوە بۆ ئەو بەشی جیاکردنەوە و ئەمڕۆ سوابمان لێ وەرگرتوون و ئەنجامەکەی کە دەرچوو ئاگدارتان دەکەین.